ئەمە یەکێکە لەو کەسانی کە لە گربوونەوەکەدا بەشداری کردووە خۆی بە بەردەمی ئەم بەرەڵگرە داگرتووە بتانکەرە داگرتووە کە نایەڵێ بڕوات بۆچی خۆتە پێ هەڵواسی بوو لەبەرەوەی ئەمە جۆرێکە لە نەک جۆرێکە ئەگەر خاوەن تەنکەرەکان ئەو هەموو داهاتی کە لە کوردستان ئەڕات و بە دزی ئەڕات و بە فزی ئەڕات و بە هەموو جۆرێک دزیمان لێ ئەەکەن بە سەرخان و ژێرخانی کوردستانیان وێران کرد ئەمانە ئەبێ ئێمە نەهێڵێن بۆ ئەوی بۆ خەڵکی ئیسبات بکەین بۆ ئەوی خەڵکی ئیسبات بکەین کە ئەمانە ڕاز ناکەن و یعنی بەڕاستی ئێمە ئەمانەیە بۆ حکومەتی مەرکەزی ئیسبات بکەین کە ئەڵێن نەوت بە قاچاق ناڕوا ئەوەتە بە قاچاق ئەڕوا ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت زیاتر ئەڕوا کەس نازانێت داهاتەکەی بۆ کێیە ئەگەر بۆ خەڵک بێ ئێمە قبولمان و سەر چاو سەرمان موشەکانمان بەرێ هیچمان ناوێ کاکە داهاتی ئەو خەڵکە خەدەمات دروستکەن هەموو شتێ بکەن بۆ خەڵک کاکە لە داهاتی کوردستان خەرجیکەن بۆ کوردستان. پیشۆ چێ جەنابێ؟ من مامۆستام. مامۆستای باشە بەنیازم بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. ئێمە هەتا ئەو کاتی مافەکانی خۆمان تا ئێستا بڕیارێکمان نەداوە مافەکانمان بنێ زۆر ئاساییە لە ئەوانەی کە لەسەر شەقامن لە هەموو کە زیاتر دڵسۆزی کوردستانن لە هەموو کە زیاتر دڵسۆزی خوێندکارەکانن لە هەموو کە زیاتر دڵسۆزی خاک و نیشتیمانن لەبەرەوە ئێمە ئەوانین کە لوانە لەسەر جادە و لە ناو هۆڵەکانی خوێندنان بە خوێندکارەکانمان ئەڵێن.